ڕێگریکردن لە هاوڵاتیە کووردە ئەمریکیەکە بۆ بینینی مەسعود بەرزانی لە واشنگتن کاردانەوەی لێکەوتەوە. شاخەوان تەها دەڵێت لەلایەن چەند کەسێکەوە بە شێوازێکی توند ڕەفتاریان لەگەڵدا کردووە. هەر بەو هۆکارەش دوای چەند ڕۆژێک دوای ڕووداوەکە لە پۆلیسی واشنگتن دیسی سکاڵای تۆمار کردووە. دەنگی ئەمریکا کە ڕێگە پێدراو نەبوو بۆنەکەی سەرۆکی حکوومەت کە لەگەڵ چەند کەسێکی دیاریکراو لە ڕەوەندی کوردی و ئەمریکیەکان سازیدا بوو ڕووماڵ بکات لە واشنگتن بە دوواداچوونی بۆ سکاڵاکەی شاخەوان کردووە. بەڕاستی ئەمڕۆ دیسان لە مشگنەوە گەڕاومەتەوە واشنگتن دیسی تەنیا بۆ ئەوە هاتووم سکاڵا لەسەر ئەو کەسانە تۆمار بکەم کە پەلەماری منیاندا. اینجا ئەم کەسانە نازانم پاسەوانی مەسعود بارزانین یاخود کەسانێک هەر سەر بە مەسعود بارزانی نازانم چێن نایان ناسم. هاتووم داوای حەقی خۆم بەکەم لە مەحکەمە بۆ ئەوەی ئەمانە بیر و ڕای جیاواز قبول بکەن، قسەی ئازادی قبول بکەن و ئەمەش راپۆرتی پۆلیسەکەمە. شاخەوان تەها دەیویست پرسیاری کوشتنی خوشکەکەی بکات لە تۆمارە ڤیدیۆکەشدا ئەوە ڕوونە. لێ ناگەڕێم بەمە زۆرە گۆتم بە ئاستیانە هەندێک پرسیاری هێلی دەکەم. لەوەتەی مامۆستا جیهان تەها کە وەک مامۆستا و چالاگوان لە هەرێمی کوردستان دەرەکەوت کە خێزانەکەی دەڵێت لە ڕووداوێکی تەموو مژاویدا لە ناو چووە. ئەم خێزانە هەر فرسەتیان بۆ هەڵکەوێت وێنەی مامۆستا جیهان و وێنەی ئەوانش کە بەهۆی ئازادی ڕادەربڕینەوە لە هەرێمی کوردستان تیرۆر کراون یاخود بەند کراون دەخەنە ڕوو دوای سکاڵاکەیان لە پۆلیس لە بەردەم کۆنگرێسی ئەمریکادا بوون. کاتێک کە ئەمانە لە من نێزیک ئەبوونەوە ئەمزانی ئەمانە مەوەستیانە مۆبایلەکەم بشکێنن چکە هێزی چاڵاچیەکەم لە ناو مۆبایلەکەیە بوو. خەڵکێکی زۆر لە لایڤەکە بەشداری کردبوو سەیر ڕووداوەکانی ئەکرد. بەپێی بڕگەکانی دەستوری ئەمریکا ئازادی ڕادەربین بۆ هەموو کەسێکە. هەموو کەس دەتوانێت بێ ڕێگری ڕای خۆی دەربڕێت. لە کاتێکدا سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمیش مەسعود بەرزانی هەڵگری گرین کارتی ئەمریکایە. ئەی من ڕوو لە چێ بکەم ئەگەر سەرۆکێک بێتە ئەمریکا خاوەنی زۆربەی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان من ئەمێ ڕوو لەو بکەم کۆمەڵک پرسیاری گرنگە سەبارەت بە خوشکم لەوی بپرسم. ئەگەر ئێوە ڕێگری بکەن یاخود لە ڕاستی بترسێن نەهێڵن ئەو پرسیارانە بگەینم بە کەسێکی وەکو مەسعود بارزانی دەکەواتە کوا ئازادی ڕادەربینین کوا حەقی مامۆستا جیهان لەکوێ بێنم. سەبارەت بەوەی ڕووی داوە دەنگی ئەمریکا پەیوەندی بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە واشنگتن کردووە بەڵام هیچ وەڵامێکیان نەبووە. هەوڵی ئەم خێزانە بۆ یەکلای بوونەوەی کەیسی ئازیزێکیانە کە هەرچی دەسڵاتی دادوەری هەرێمەکەی ڕاگەاندووە مامۆستا جیهان تەها بە مردنێکی ئاسای کۆچی دوای کردووە. هەرچی کە سوکارەکەشیانە وای دەبینن کچەکان تیرۆر کراوە لە ئێستاشدا بەنیازن بچنە ڕیزبەندی ئەو سکاڵانەی لە واشنگتنەوە لەسەر سەرۆکی هەرێم مەسعود بەرزانی و کۆمەڵێ لە کەسە نزیکەکانی تۆمار کراوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.